لە شەپۆلی سێەمداین لە زۆر شوێنان ئەم شەپۆڵە بەرەو کەمی ڕۆیشت، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان و تەنانەت لە شاری هەولێریش ڕاستە ڕێژەکان تۆزێک کەمتر بووە، بەڵام تاوەکو ئێستاش هەر ڕێژەی توش بوون لە 1970 و 1970 بۆیە لە شەپۆلەکە ئێمە دەربازمان نەبووە، بەڵام ئێستا ئەگەر هات و سەیری داتاکان بکەین لە ناوەڕاست و باشووری عێراق کەوا دووبارە ژمارەی توشبووان زیاد دەکاتن کە ئەوەش بۆی هەیە شەپۆلی چوارەم ڕوومان تێ بکاتن. ئێمە پێشببینی ئەوە دەکەینکەوا لە هەرێمی کوردستان یاخود لە شاری هەولێر شەپۆلی سێم و چوارەم دەتوانین بڵێن تێکەڵ بە یەکتر دەبێتن بۆ هەیە دووبارە زیاد بکاتەوە. بۆیە ئێمە لەسەر ڕێنماییەکانی خۆمان دووپاتی ئەوە دەکەینەوەکەوە خەڵک هاوڵاتیان پابندی ڕێنماییەکانی تەندروستی بن، بە تایبەتیش دوای ئەوەی کەوا لیژنەی باڵا بڕیاری ئەوەی داکەوە ڤاکسین پێویستە مامۆستایان و فەرمانبەرانی حکومی کاتی بۆ دیاری کرایە بەرەو بنکەکانی ڤاکسین بڕۆن و ڤاکسینەکە وەربگرن. ئەوە گرنگیەکی تایبەتی دەبێتن لەسەر کۆنتترۆلی نەخۆشیەکە.